بریز برنامه پیشش کنی برنامه خودی جاگر 2000 اف ام لسیدنی استرالیا لروزه که وکو یروج لپیش 29 سالان سالی 1988 باجار حلبچه بچکن کیمایی هاتا بمباران کرن جیلا رجیما صدام حسین گل کل همی بشین کردستان بیر آینا و روجا تیلد که تاکو زیده لسر و روجه با آخافن نها میوان من استودیو بریز بختیار حلبچه کو اوج باجار حلبچه کاکا بختیار سپاس با باشتابونی ازدامتن لامگوتو بیجیر گل ازگهی 2000 اف ام بشی کردی لسیدنی استرالیا سپاس که مصطفی بوم چاپی کردنه بوم بسر کردنوی و یادی چینا بارانی حلبجو پیشکی سر روز نمازدان و بو شهیدانی حلبجو بو همو شهیدانی کردستان بو هر چهار پارچه که کردستان کاکا بختیار وکو ازانی 29 سال تیپری لسر او جینوسایدی بمباران کردنی حلبچه جنابتن خلکی حلبچه ببونی امروز چی حزکی بلی؟ بله ببونی 29 سال یادی چینا بارانی حلبجه براستی حلبجه چند جار لدهن داگر کران دجمنان بأس فاشي چایان بروبی حلبجه شهید چند جار سال 74 بردمانیان کرد سال 87 خوب شاندانیان کرد خلکی حلبجه لبروای رژیم بأس فاشی ویستی تولا لخلکی حلبجه کاتو او بو لسالی 1988 شانزی رژیم بأس فاشی و تونترین درنداترین شیوه بهمو شیوه بچکو آگر و آسل پلاماوی خلچی حلبجه یا شاری حلبجه بله کاکا بختیار لأوقات لکاتی بمبارکردنی حلبچه جنابتن تمن چند بو چند بیرتیه؟ بله تقریبا اوقات من تمن نزدیکی 28 سال بو لشاری حلبجه بون اوقاتا لناو چینا بارانی حلبجه لناو کاراساتک بون او بو که کاراساتک دستی پیکت دوی مانگو دوانزو امانا همو لایان سیاسی کان حزب سیاسی کان اگاداری تنظیم خلکی حلبجیان کرد و خلکی حلبجیان که هجوم کرد و حلبجه لگرو چند هیزی که سیاسی لایان سیاسی لیه بون هیزی او رزانه ازباب اجداریان کرد لگل کماری اسلامی و پاسداریان نبو حلبجه اوی چکو کشکانی که حکومتی عراق تولی لخلکی حلبجه کردو او بو که هر هیرشیان کرد بریاریان ناکا کوبنویان کرد لإیران لگل ایران الجمهوری اسلامی لگل کوبنوکان دانزو سیانزو من ودور بقصف دس بيك ساعات قصف تنظيما قصف دس بيك نوشاري حلبجه نوشاري حلبجه دواوي نوشاري حلبجه دواوي همش مكان قرتو سيسايقو سيروان حلبجه همو بقصف دس يان بيك تنظيما بلام بطباران چند حولاتي شهيد بودو قصفه دوای اول شانزیمان هجومکیان کرد هجومکیان کرد لإوارکیان هندو روژا هجومکیان کرد اتر او شاری حلبجه سقوطی کرد دوای اول شوکی ایما کسوکاری ایما لگل برای پاکاک جمال اول کسوکارکی کو کردیتی که مادم پاسدار هاتو تا کردستان هاتو تا حلبجه داگیر کردو حکومتی باعث تولا کاتو لو خلقا پیشترش نمونه هبو لقرداخ که حکومتی باعث پلامای قرداخی یا بکشمیایی اگاداری حزبکانی کردوتی که پاسدار میزنی بو هر منطقه پاسدار بینی احنا باعبر و باعثن این دید نوچانه بلا مداخو حزبانی بیانیه او قسانو بردوان بو لسشتی خوان او بو مکسو کارکمان ابراهیم کار جمال کوی کدو شوکی کوی کدو
قسمێکیان قەناعەتیان کرد کە بڕۆن بۆ ئێران کە دەرچن قسمێکیان قەناعەتیان نەکرد بۆ وەزعەکە گەڕانەوە شەهید بوون. چەند خزمی ژناتان شەهید بوو کاک بەختیار؟ بەڵێ ئەو کەس و کاری نزیکی سەری دایکم و سەری باوکم زۆربیان ئەوەی کە گەڕانەوە شەهید بوون ئامۆزا و پورزا و خزمی خێزانی کاک جەمالی برام ئەوانە زۆربیان شەهید بوو. کچێکی پورم ئەویش هەردەکی بارانەکە شەهید بوو. حتى الله خوش كريم كاتج دايتش ما بارانك ايش بايتش وسرطان كارثاتي او كيميائيه او كيميائيه تاثير تيجي بسرطان اي شهيد بلا دايتش ما باراني على بجا. بل مكاك مختيار زور كسالين تا استا او تاثير او شكل كيميائي تا استا الخلق شاري حلبجه هي وجنابتن بيش مواكي سرطان حلبجه كان وضعي خلق بجيسي شون يا استا؟ بلا براستي او بردوام او كارثات هي خلق بردوام او برينانا سارج نكراوا لبروي وسائل وخسقان ودكتور تايبت بيا بردوام او برينانا بردوام خلق امريت روجانا خلق امريت روجانا بردوام كز اللي هي وكاري او تشكا واي كدير بردوام خلق بيت تشكا بردوام امريت وجاني لدسيا يعني دعوة أكين لحكمتي هرم كخسخاني تايبت ودكتوري تايبت وهو باب أبري ناراني كنوال الشهيد بيت. بله كاكا باختيار تاكو جينوسايدين بأمشي ودوبارا نبن بتيبت في لباشوري كردستان كالزور بويرين دلتزويل درباس بو وكو حلبچه انفار راپرين تنالي بيوستا كردكان لأم بويران فيري تجربة ببنو هلويستو ماري خوب يكن تاكو بويرين بأمشي ودوبارا نبن؟ بله براستي خوي اول مؤامرتي نو دولتي اقليمي كهلبجه ما باران كرا دسي هنو وڵاتەکانی تیابوو شرق و غرب و وڵاتە ئیسلامیەکان بۆ بەرژەوەندی بازرگانی و عسکەری خۆیان ئەو میلەتی عێراقیان وێران کرد خەڵکی هەڵەبجان وێران کرد ئەنفالەکان بە هەمان شێوە بێدەنگی ئەو وڵاتانە هیچ بێدەنگیان هەڵبژارد نەیانتوانی دیفاع لە مافی مرۆڤ بکەن دیفاع لە خەڵکی هەڵەبجە و ئەنفالەکان و خەڵکی کوردستان بکەن لەبەر بەرژەوەندی خۆیان. بڵێ باشە کاکە بەختیار لە پێش ماوەیەک کاتی سەردانی جنابتان بۆ حەلەبچە تا ژیانی خەڵک لە حەلەبچە چوونی دیت ژیانی خەڵک چوونیە چەند؟ ئێستا ژیانی خەڵکی هەڵەبجە بەڕاستی سەرەتا قۆناغێک باش بوو تۆزێ ئاوادانیان کردووە تۆزێ ئاوادانیان کردو بەڵام دوای ئاوادانکردنەوە ئەتری ئێستا قۆناغی ئاوادانکردنەوەی هەڵەبجە بۆ بە پارێزگا بەداخۆ بۆ بە پارێزگا ئاوادانکردنەوە وەستاوە لە ماوەی 2 ساڵە و پارێزگایە هیچیان بۆ نەکردووە هیچ شتێک نە پرۆژەیەک نە کارگەیەک نە مەعمەلێک نە کۆمپانیایەک نە قەرەبووی خەڵکیان نەکردوێتەوە لەبەرەوەی ئێستا حکومەتی هەرێم تیارێکی شکاوی هێناوە بۆ هەڵەبجە عەلە ئەساس ئەمە بۆ مۆزەخانە بەڵێ لەگەڵەوە مۆزەخ باشترین لە هەڵەبجە بکرێتەوە باشترین گەشتیار بێ خەڵک بێ بۆ سەردانی مۆزەخانەیە بەڵام پێش هەموو شتێک ئەبێ ئاوادانی هەڵەبجە بکرێتەوە کارگە و مەعمەل و قەرەبووی خەڵک بکرێتەوە نمونەی شارێک بۆ نمونەی کوردستان بێ نمونەی لە هەموو وڵاتانی جیهان بێن بۆ سەیری نەک وڵای شارێک بێ تا ئێستا ئاوادان نەکرا بێت و قەرەبوو نەکرا بێت و ئێمە بۆ شێوەیە. کاک بەختیار جنابتان چەند ساڵ ئێستا لە ئوسترالیاییت کەیژ حەلەبچەی هاتوو لێرە؟ بەڵێ 12 ساڵە لە ئوسترالیام. بەڵێ کاکە بەختیار ئێستا بڵێن 29 ساڵ تێپەڕی لەسەر جینوسایدی حەلەبچە ئێمە لێرە ڕێز و حورمەت بۆ ئەو هەموو شەهیدانی حەلەبچەی پێشکەش ئەکەن ئاخر قسەی تو بۆ بۆنەی ئەمڕۆژ بۆ خەڵکی حەلەبچە و بۆ ئەو شەهیدان چی؟ بەڵێ من داواکەم لە حکومەتی هەرێم کە قەرەبووی خەڵکی هەڵەبجە بکاتەوە ئاوادانی بکاتەوە بە هەموو شێوەیەک ئەبێ هەڵەبجە بناسرێ بە جینۆساید بە ڕەسمی بناسرێ لەلایەن حکومەتی عێراق و ئەمە وڵاتەکان بە هەموو شێوەیەک ئەبێ خزمەتی شاری هەڵەبجە بکرێت
دوایەوە من بەداخۆ لە ئوسترالیا ژین ئێستا جالی و کوردی ئەوایە گەورەترین مناسبەی بکردایە بۆ خەڵکی هەڵەبجە و بۆ ئەو کارەساتە بەداخۆ جالی کوردی دو ساڵە ئیمالە هیچی نەکردو بۆ کارەساتی ئەنفال و هەڵەبجە و ڕاپەڕین و ئەمانە. بەرێز بەختیار حەلەبچەییک و ئێمە زۆر سپاسی جنابتانکن کە ئەمڕۆ بووی میوانی ئێمە میوانی ئەزگای 2000 FM بە بۆنەی تێپەڕبوونی 29 ساڵ لەسەر جینۆسایدی حەلەبچە دووبارە سپاس ئەگەر حەزێکی شتێکتر بڵێ فەرمووی. زۆر سپاس کاک مستەفا بۆ ئەم ئەرکەی خستە دەستەر شانێت جەنابەت 29 ساڵە خزمەتی جالەی کوردیەکەی خەڵکی کوردستانەکەی لەم ڕادیۆ هیوادارم نمونەت زۆر بێت. زۆر سپاس دەکەین بۆ ئەو ئەرکەی خستە دەستەر شان و ئەو ئەرکە نیشتمانی پەروەری و بە تایبەتی لە ئوسترالیا سپاسی هەستی بەرز دەکەین و هەستی نیشتمان پەروەری دەکەین. زۆر سپاس کاکە بەختیار. زۆر مەمنون کاک مستەفا. بەڵێ گوتانی بەرێز ئەو بەرێز بەختیار حەلەبچەیی بوو و میوانی مە بوو لە ئستودیۆ دەرباری تێربەبوونا 29 ساڵ لەسەر حەلەبچە. حەلەبچە و زارۆکن حەلەبچە و شەهیدن حەلەبچە و هەر زندی بمینی ناو دیرۆکا گلی کووردا هەزار ڕەحمەت لە شەهیدن حەلەبچە بە بەهجەت یەحیا و حەلەبچە. باسرم وباتو جانیشم بدوای داگاره